ڕاستیدا هێزە عێراقیەکان توانیویانە سەرکەوتنێکی باش بەدەست بهێنن و تەواوکەری ئەو دەستکەوتانە بن کە هێزی پێشمەرگە بەدەستی هێناوە. ئەوان توانیان بەری چەپی مووسڵ بە تەواوی کۆنتڕۆڵ بکەنەوە. هەنگاوی داهاتووش بۆ کۆنتڕۆڵکردنی لای ڕاستی مووسڵە. بەڕوونی دەمەوێت بڵێم ئێمە سەرەتا دەمانەوێت مووسڵ ڕزگار بکەین. پاشان ڕێکەوتن لە نێوان هەولێر و بەغدا دەکرێت بۆ هەنگاوەکانی دوای ڕزگارکردنی مووسڵ، بۆ ئەوەی بتوانین هەر ئاستەنگێک بێتە پێشەوە لە مووسڵ چارەسەری بکەین. و بەڕاستی کاتێک من باسی ڕیفراندۆم دەکەم ئەوە بۆ داهاتووە، بەڵام پێش ئەم پرۆسەیە واتە پرۆسەی ڕیفراندۆم پێویستە ڕێکەوتن لە نێوان هەولێر و بەغدا بکرێت بۆ هاریکاریکردن لە بەڕێوەبردننی ناوچەکەدا. مەراسیمی کردنەوەی مزگەوتێکی نوێ لە گوندی تیلەکۆ لە دەڤەری گەرمیان بەڕێوەچوو.